منداڵان قوربانیانی نادیاری بەرژەوەندیەکانی ڕۆژیمی ئیسلامی. بە وچەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگای کرمان، ژمارەی منداڵانی قوربانی چەقینەوە تێرۆریستیەکەی ڕۆژی چوارشەممە سێنزەی بەفرامبەر لە شاری کرمان گەیشتووەتە 22 کەس. بەشی پەیوەندیە گشتیەکانی پەروەردەی پارێزگای کرمان ڕایگەیاند کە 11 کەس لەو قوربانیانە کچن و 11 کەسیشیان کوڕن. ئیدارەی پەروەردەی پارێزگای کرمان 3 ڕۆژ پێش لە ڕێڕەسمی یادی قاسم سولەیمانی سەرجەم قوتابخانەکانی داخست بوو بۆ ئەوەی قوتابیان لە کاروانەکانی خوێندکاراندا لە ژێرناوی زیارەتکاری بەهەشت لە کرمان بەشداری بکەن. ئەم مەسەلەیە بە پێنامەی جێبەجێکاری ئەسخەر باقرزادە جێگیری پەروەرزەیی و فەرهەنگی پەروەردە و بارهێنان بەڕێوەچوو بوو. ناوبراو لە نووسراوەکەدا داوای کردبوو کە بە مەبەستی بەشداریکردنی هەرچی زیاتری خوێندکاران وەک سەرەکیترین و کاریگەرترین توێژ و هەروەها بەشداری هەمەلایەنەی بەڕێوەبەران و مامۆستایان و دایک و باوکی خوێندکارەکان لە مەراسمی فەرماندەی پێشووتری قودس ئیمکاناتی پێویست دابین بکرێت. بەرپرسی یەکیەتی ئەنجومەن ئیسلامیەکانی پارێزگای کرمانیش بەڵێنی دابوو بۆ خوێندکارانەی کە سەرجانی گوڵزاری شوهەدای کرمان دەکەن دواتر دەشیان بن بۆ شاری یاری تاما. سەرەڕای تەواوی ئەم بەڵگانە ئاژانس و هەواڵ نێریە گوێڕایەڵەکان ئیدعای ئەوە دەکەن کە خوێندکارە قوربانیەکان لە نێو بەشداربوونی کاروانەکەدا نەبوون و لەگەڵ بنەماڵەکانیان بەشداری مەراسمەکەیان کردبوو. شۆرای هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان لە بەشێک لەو بابەتەدا کە لە کاناڵە تەلەگرامەکەی خۆیدا بڵاوی کردووەتەوە نووسیوێتی ئامادەبوونی زۆربەی هەرە زۆری خوێندکارانی قوربانی بە پێپلانی قوتابخانەکان و بەشی پەروەردە و بەبێ حوزوری دایکان و باوکانیان بەڕێوەچووە. ئاژانسە هەواڵنێریەکانی ڕژیم تا ئێستا ناوی 22 منداڵیان بڵاو کردووەتەوە کە لەو ڕووداوەدا گیانیان نەدەستاوە بەبێ ئەوەی هیچ ئاماژەیەک بە تەمەنیان کەن. شاید حاڵە ڕەخنەگرەکان بۆ قەرەبووکردنەوەی ئەم کەم و کۆڕیە بە ئەنقەستە نووسیویانە کە تەمەنی زۆرێک لە خوێندکارە قوربانیەکان زۆر کەمتر لەوە بووە کە بەشداری لە مەراسمێکی سیاسی تەبلیغاتی و حکوومەتیدا بکەن ڕۆڕەسمێکی کە پێشوەختە دەکرا ئەگەری مەترسیەکانی ناو ئەو پرۆسەیە پێشبینی بکرێت. هەر لەو پەیوەندیەدا بەڕێوەبەری قوتابخانەیە کە ئامادە نەبوو قوتابیەکانی ژێر سەرپەرشتی خۆی بنێرێت بۆ مەراسمی سولەیمانی لە چاوپێکەوتنێکدا دەڵێت پەیڕەوکردن لە ڕێنمایە نوێیەکەی ئیدارەی پەروەردەی کرمان بە واتای ناردنی منداڵەکان بوو بۆ ناو گەروی ئیژدیهای مەرگ. ئەو هەروەها دەڵێت لە نزیکەی هەفتەیەک لەمەوبەرەوە لە هەموو ڕاگەیەندنەکانەوە تەبلیغی ئەوەیان دەکرد کە دەبێت ئەم بۆنەیە بە شێوەیەکی شکۆردار بەڕێوە بچێت. لە درێژێ ئەو پڕوپاگەندەیەدا بەشێک لە بەڕێوەبەرانی قوتابخانەکان بۆ خۆشیرینکردن دەستیان کردبوو بە هەندێک کاری تەبلیغی گاڵتەجارانە. مامۆستایەکی ڕەخنەگەر لەم بارەیەوە نووسیوێتی هەفتەی ڕابردوو خوێندکارانی قوتابخانەیان ناچار کرد لە نمایشێکی گاڵتەجارانەدا ڕێز لە وێنەی قاسم سولەیمانی بگرن. کاتێک چوومە ناو قوتابخانەکە مێزێکم لە هۆڵی پێشوازی دابینی کە وێنەی ناوبراوی لەسەردانرا بوو قوتابیەکان ڕێزیان گرتبوو بۆ ئەوەی چەپکە گۆڵ دابنێن. جێگری قوتابخانەکەش با مۆبایلەکەی خەریکی وێنەگرتن بوو. کاتێک پرسیارم کرد گوتیان لەسەرەوە دەستورمان بۆ هاتووە کە ئەم مەراسمە ئەنجام دێن و فیلم و وێنەی لێبگرنی و با دیکۆمنتی بکەین و بۆیان بنێرین. ئەو تەبلیغ و ڕێشوێنانەیە کە بۆ قوربانیانی ڕێڕەسمی قاسم سولەیمانی فراهەم کرابوو درێژەی هەوڵ و چالاکیە دژە ئینسانیەکانی کۆماری ئیسلامیە بە درێژای 45 ساڵی ڕابردوو لە دژی منداڵانی قوتابی. تاوانەکانی ئەم ڕەژیمە بەرامبەر بە منداڵانی خوێندکار لیستێکی دوور و درێژ لە خۆ دەگرێت. پێویست بە وەبیرهێنانەوەیە کە حکوومەتی ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە دەستی کرد بە لە سێدارەزانی ئەو خوێندکاران کەم تەمەنانێ کە لە ژێر کاریگەری کەشوهەوای شۆڕژگێرانەی ئەو ڕۆژانەدا بەشداریان لە خۆپیشاندانە دژە حکوومەتیەکاندا کردبوو یا هەندێک نووسراوەیان بڵاو کردبووەوە. دوای ئەوەی نۆرەی بەشداریکردنی منداڵان هات بۆ هاوکاریکردن لەگەڵ بەسیجی خوێندکاری ناردنیان بۆ بەرەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق لە کاتێکدا لانی کەم 35,000 منداڵ بوونە قوربانی و بنەماڵەکانیان ماتەمبار بوون. لە هەمان کاتدا تەبلیغی خۆرافات سەپاندنی حجابی جباری بەسەر کشان و سزادانی قوتابیان لە قوتابخانە و بنەماڵە مەزهەبیە کۆنەپەرستەکاندا
ئازار و مۆسیبەتەکانی منداڵانی زیاتر کرد. بێبەشبوون لە خوێندن، پەرەسەندنی هەژاری منداڵان و ڕەوانەکردنی بە ملیۆنان کەسیان بۆ سەرشەقام و ناوبازاری بێبەزەیکار، هاوسەرگیری لە تەمەنی منداڵیدا، پەروەردەکردن و ڕاکێشانی منداڵان بۆ ناو جام و دەستگا سیخۆڕی و سەربازیەکان و بڵاوکردنەوە و گیرودەبوونی هەرچی زیاتر بە مادە هۆشبەرەکان لە ناویاندا لە زۆمرەی تاوانەکانی دیکەی ڕژیمن لە دژی منداڵان. لە چوارچێوەی ئەم هەموو تاوانانەدا منداڵانی قوتابی لە مەراسمە جۆرا و جۆرە دەوڵەتیەکاندا بوونەتە قوربانی. خوێندکاران هیچ کات تەسلیمی و چارەنووسە نەبوون کە ڕژیم بۆی دیاریکردن و بەردەوام ناڕزایەتیان دەربڕیوە. لووتکە ئەم ناڕزایەتیانە لە بزوستنەوەی شۆڕژگەرانەی ژنجیان ئازادیدا خۆی نیشاندا. خۆپیشاندان و شێوازە جۆرا و جۆرەکانی ناڕزایەتی منداڵانی قوتابی بەشداری و ڕۆڵی سەرەکی کچان بووە ئیلهامی پەرەسەندنی خەبات و ناڕزایەتی شۆڕژگەرانە لە ناوەوە و دەرەوەی وڵات. خوێندکاران لەسەر بەستێنی بزوستنەوەی شۆڕژگەرانەی ژینا وشیارتر و ڕێکخراوتر و بوێرتر بوون و دەست بە سەرکرانی هەزاران کەسیان و گیانە دەستانی زیاتر لە 7 منداڵ و ژاراویکردنی کلاسەکانگان نەیتوانی زەڕایەک لە وەرە و ئازایەتی ئەوان کەم کاتەوە. لەم ڕۆژانە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کارەساتی ڕۆڕسمی قاسم سولەیمانی ئەوان و دایکان و باوکانیان بە نیشانی ناڕزایەتی دەربڕین. ئەو قسەیەی باوکی خوێندکارێکی کرمانی دووپات دەکەنەوەکە ڕۆژی سێنزەی بە فرانبار و کاتی تەقینەوە تێروریستیەکان وتی: ئەم تاقمە نالایەق و هیچ و پوچە شایستەی ئەوە نین کە حکومڕانیمان بەسەردا بکەن.